ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی دانیشتوانی ناوچێ باروق لە پارێزگای ورمێ، کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سەقز لەسەر مەزاری فەرەیدون فەرەجی، تێکچوونی تەندروستی هەستی حسین پەناهی لە بریندارانی شۆڕەشی ژینا لە دێولان، گیانبەختکردنی کۆڵبەرێکی قەتعی نوخاع لە پاوە، سووتانی دارستانەکان لە شارستانی سونقوڕ و کولیایی، خراپی ڕێگەوبان و گیانەدەستانی هاوڵاتیان لە جادەکانی مەرگ لە کوردستان، یەکڕێزی بنەماڵە دادخوازەکانی ئێران لە ساڵوەگەری شۆڕەشی ژینا و سەپاندنی دووبارەی سزای ئەعدام بەسەر محەممەد جەواد وەفای سانی. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی دانیشتوانی ناوچێ باروق لە پارێزگای ورمێ. ڕۆژی هەینی 30 خەرمانانی 1403 دانیشتوانی ناوچێ باروقی سەر بە پارێزگای ورمێ لە ئاست داگیرکردنی معدنەکانی و شارستانە لەلایەن سوپای پاسەرانەوە ناڕزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان سوپای پاسەران بۆ لێدانی معدەن دەستی بەسەر پانتاییەکی زۆر لە شارستانی باروق گرتووە و وەی ڕای بڵاوکردنی چەند جۆر نەخۆشی هەناسەی لە نێو خەڵکی ناوچەکە کشت و کاڵی جوتیارانی لەناو بردووە و زیانێکی زۆری بە ئابووری خەڵک گەیاندووە. ڕۆژی ڕابردوو دانیشتوانی ناوچێ باروق خۆپێشاندانیان کرد و خوازیاری ڕاگررتنی کار و چالاکیەکانی معدەن بوون. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سەقز لەسەر مەزاری فەرەیدون فەرەجی. بنەماڵەی فەرەیدون فەرەجی لە گیانبەختکردوانی شۆڕەشی ژینا لە شاری سەقز ڕۆژی هەینی 30 خەرمانانی 1403 هاوڕێی لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی ئەو شارە لەسەر مەزاری ناوبراودا کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. مستەفا فەرەجی باوکی هەمیشە زیندوو فەرەیدون فەرەجی لەسەر گۆڵکۆی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی لە شاری سەقز خوازیاری ئازادکردنی بێشەرت و مەرجی دایەمینا دایکی نەمر شەهریار محەممەدی بوو. دایەمینا ماوەی 9 ڕۆژە لە گرتوخانەی سڵاتی ورمێ زیندانی کراوە و زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیا. باوکی فەرەیدون وتی دایەمینا هیچ تاوانێکی جگە لە دادخوازی خوێنی بەناحەق ڕژاوی ڕۆڵەکانمان نییە و ئەبێ بە زووترین کات ئازاد بکرێت. تێکچوونی تەندروستی هەستی حسین پەناهی لە بریندارانی شۆڕەشی ژینا لە دێولان. ڕۆژی هەینی 30 خەرمانان باری تەندروستی هەستی حسین پەناهی قوسابی تەمەن 16 ساڵی خەڵکی دێولان و لە بریندارانی شۆڕەشی ژینا تێکچوو ڕەوانەی بەشی ئایسیۆکرا. دایکی هەستی ڕۆژی ڕابردوو ڕاگەیان هەستی کچە نازدارەکەم پاش 2 ساڵ بۆ جارێکی دیکە نەشتەرگەریت بۆ کرا و ڕەوانەی بەشی ئایسیۆکرای. مەرگ و نەمان بۆ ئەو کەسانەی وایان بەسرت هاورد. نەفرەت لە کۆماری ئیسلامی. ڕێگای پیرۆزە درێژە دەین و تا سەرکۆتن ناسرەوی. گیانبەختکردنی کۆڵبەرێکی قەتعی نوخاع لە پاوە. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز کۆڵبەرێکی قەتعی نوخاعی خەڵکی گوندی ششمیری سەر بە شاری پاوە بە ناوی فەردین ڕۆستەم نژاد پاش 18 مانگ ئێش و ئازار ڕۆژی هەینی 30 خەرمانان گیانی بەخت کرد. ڕۆژی پێنجشەممە 8 ڕەشەمەی 1401 فەردین ڕۆستەم نژاد کۆڵبەری تەمەن 27 ساڵ بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسود و ناوچەی کەڵەبەر قەتعی نوخاع بوو. فەردین و 5 برای پیشەییان کۆڵبەریە و پێشتر کوهسار ڕۆستەم نژاد، ئەکرەم ڕۆستەم نژاد، فەرشاد ڕۆستەم نژاد و ئیحسان ڕۆستەم نژاد بەهۆی بەربوونەوە لە بەرزایی و تەقەی ڕاستەوخۆ لە ناوچە سنوورەکانی کوردستان بریندار ببوون. سووتانی دارستانەکان لە شارستانی سونقوڕ و کولیایی. ڕۆژی هەینی 30 خەرمانان دارستان و مێرگی ناوچەی قشلاقی سەردار ئەشرەف لە شارستانی سونقوڕ و کولیایی لەلایەن هەلپەرستانەوە سووتێنرا و
زیانێکی زۆر بە سروشتی ناوچەکە گەیشت. بەپێوە وێنانەی بەدەستمان گەیشتووە، ڕێکخراوی ئاگرکوژێنەوە حازر نەبووە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە هەنگاو هەڵبگرێت و ژینگە دۆستان و خەڵکی خۆبەخش بەدەستی بەتاڵ هەوڵی دامرکانەوەی ئاگرەکەیان داوە. شاینی باسەکە لە هاوینی ئەم ساڵدا دەیان هێکتار لە جەنگەڵەکانی پارێزگای کرماشان لە ئاگردا سووتاوە و ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی هیچ بایەخێکی پێ نەداوە. خراپی ڕێگەوبان و گیانەدەستانی هاوڵاتیان لە جادەکانی مەرگ لە کوردستان. ڕۆژی هەینی 30 خەرمانان لە ئەنجامی ڕووزاوێکی هاتوچۆ لە نێوان جادەی مەهاباد بۆ ورمێ 5 هاوڵاتی گیانیان لەدەستا و 3 کەسی دیکەش بریندار بوون. بەپێ راپۆرتەکان ڕووزاوەکە لە نێوان 2 ئۆتۆمۆبیلی سەواری پژۆ و پراید ڕوویداوە و 5 سەرنشینی هەردوو ئۆتۆمۆبیل دەست بەجێ گیانیان لەدەستاوە و 3 هاوڵاتی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. بە وتەیە چالاکانی مەدەنی مەهاباد، جادەی ترانزیتی ورمێ یەکێک لە پڕمەترسیترین جادەکانی ئێرانە کە ساڵانە دەیان شارۆمەند تیادا دەبنە قوربانی و کۆماری ئیسلامی هەوڵی ستانداردکردنی ئەو مەحوەرە ترانزیتیە نادات. یەکڕێزی بنەماڵە دادخوازەکانی ئێران لە ساڵوەگەری شۆڕشی ژینە. بەپێ ئەو ڤیدۆ وێنانەی بەدەستمان گەیشتووە لە دووهەمین ساڵوەگەری شۆڕشی ژینە نەماڵی گیانبەختکردووان و دادخوازانی 45 ساڵ سەرکوتی وەحشیانی ڕژیم لە شارە جۆراوجۆرەکانی ئێران یەک ڕێزی و یەکگرتوویەکی بێوێنەی خۆیان دژ بە کۆماری ئیسلامی نیشانداوە. ڕۆژی ڕابردوو بنەماڵی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شارە جۆراوجۆرەکانی ئێران لە دەوری یەک کۆبوونەوە و بە ڕێکخستنی مەراسمی یادکردنەوە ڕێزیان لە فیداکاری ئازیزانیان کرد. بنەماڵە دادخوازەکانی ئێران لە چەند پەیامی جیاجیادا یەکگرتووی و یەکڕێزی خۆیان بۆ دادخوازی خوێنی بەناحەق ڕژاوی ڕۆڵەکانیان دووپات کردەوە و ڕایانگەیان ڕێگەی گیانبەختکردوانی بزووسنەوەی ژن ژیان ئازادی درێژە پێ ئەدەین و تا کۆماری ئیسلامی لە گۆڕ نەنین واز لە خەبات ناهێنین. کوژرانی شارۆمەندێکی ئەفغانستانی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی. ڕۆژی هەینی 30 خەرمانان شارۆمەندێکی خەڵکی ئەفغانستان بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی میرجاڤا کوژرا و تەرمەکەی لە بیابانەکانی ئەو شارەدا فڕێدرا. بەپێ راپۆرتی حاڵڤەش، هێزەکانی ڕژیم لە ناوچەی ڕیگ لە سنووری میرجاڤا بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت تەقەیان لە شارۆمەندێکی ئەفغانستانی هەژار کردووە و کوشتویانە. بە وتەی چالاکانی مەدەنی خەڵکی ناوچەکە تەرمەکەیان دۆزیوەتەوە و پۆلیس و ناوەندە دەوڵەتیەکانیان ئاگادار کردووەتەوە، بەڵام کەس بایەخی بە تەرمی ئەو مرۆڤە فڕێدراوە نەداوە. سەپاننی دووبارەی سزای ئەعدام بەسەر محەممەد جەواد وەفای سانی. بابەک پاکنیا پارێزەری دادگۆستەری ڕۆژی هەینی 30 خەرمانان ڕاگەیاند محەممەد جەواد وەفای سانی لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینە بۆ جاری سەهام لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەعدام مەحکوم کرا. پێشتر حکمی ئەعدامی محەممەد جەواد کە لەلایەن لەقی چواری دادگای ئینقلابی مەشهەدەوە دەرکرابوو لە دیوانی باڵای وڵات هەڵوەشێندرا. ئەمجارە لەقی 3 دادگای ئینقلابی مەشهەد بۆ جاری سێهەم سزای سێدارەی بەسەر ئەو بەندکراوە سەپاندووە. محەممەد جەواد وەفای سانی بە بیانووی بەشداری لە ناڕزایەتیەکانی شۆڕشی خەزەڵوەری 98 لە شاری مەشهەد دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە ئیفسادولفیل ئەرز و ڕووخاندنی ئەمواڵی حکوومەتی بە ئەعدام مەحکوم کرا. مانگرتن لە خواردنی حەمزە دەرویش لە زیندانی ڕەشت. حەمزە دەرویش بەندکراوی سوننە مەزهەبی بەندکراو لە زیندانی ڕەشت بەهۆی بێبەشکردنی لە مافی مەرەخەسی و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی مانی لە خواردن گرتووە و گیانی لە مەترسیدایە. بە پێ زانیاریەکان بەرپرسانی زیندانی لاکانی ڕەشت بە بیانووی ئەوەیە کە حەمزە دەرویشت دەستی لە سەرهەڵدانی بەندکراوانی ئەو زیندانە لە سەردەمی شۆڕشی ژینا بووە،
ناوبراویان لە مەرەخەسی و دەست ڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. ئەوە لە حاڵێکدایە کە حەمزە دەرویش لە کاتی سەرهەڵدانی بەندکراوان لە بەندی تاکە کەسیدا زیندانی کرابوو. پێشتریش ئەو بەندکراوە سیاسیە بەهۆی ئەشکەنجەدانی لە ژووری تاکە کەسی هەوڵی خۆکوژیدا بوو. لە سێدەرەزانی دوو بەندکراو لە زیندانی تەورێز. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی عەدامی دوو بەندکراو بەناوەکانی ئەرەستوو سەفەرقامی و ڕەسوول پورمەجید لە زیندانی ناوەندی تەورێز جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، ئەو دوو بەندکراوە پێشتر بە تومەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوون. جێگەی ئاماژەیەکە هاوکات لەگەڵ دووهەمین ساڵوەگەری شۆڕشی ژینە ڕێژەی ئیعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە ڕادێکی بەرچاو زیادی کردووە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هۆشداری توندیان بە بەرپرسانی قەزاییداوە. دووە هەواڵ کوژرانی چەندین فەرماندەی سوپای قودس و حەزبۆڵای لۆبنان لە هێرشی ئیسرائیل. ڕۆژی هەینی سی خەرمانان فڕۆکەکانی ئیسرائیل هێرشێکی گەورەیان کردە سەر کۆبوونەوەی فەرماندەکانی سوپای قودس و حەزبۆڵای لۆبنان و لە ئاکامی ئەو هێرشەدا چەندین فەرماندە کوژران و بریندار بوون. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە، فەرماندەیەکی حەزبۆڵای عێراق لە ڕێگەی هێرشی پەهبادی لە دەوروبەری فڕۆکەخانەی دەمەشق کوژراوە و لە هێرشی فڕۆکەکانی ئیسرائیل بۆ سەر کۆبوونەوەی فەرماندەکانی سوپای قودس و حەزبۆڵای لۆبنان لە ناوچەی زاحیەی لۆبنان 15 کەس کوژراون و چەندین کەسی دیکەش بریندار بوون. هاوکات 44 فەلەستینی لە هێرش بۆ سەر چەند ناوچەی غەزە گیانیانە دەستاوە و زیاتر لە 55 کەس بریندار بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە.